نوێژی بە کۆمەڵ ئەنجام دەدەن لەسەر فەزڵ و گەورەی ئەم شەوە دەسلمای مامۆستا بێسوود مامۆستا سڵاوت لێ بێگە بارک نەبێ بێت تێرە سەرەتا دەمێ بپرسم پیرۆزی ئەم شەوە لە ڕوویایینیەوە چۆنەوە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بێگومان ئەم شەوانە شەوانێکی پیرۆزە و خوای تعالی لە قورئان باسی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرموودا باسی ئەم شەوە پیرۆزانی کردووە. پیرۆزی ئەم شەوانە لەوەدایە کە قورئانی تێدا دابەزی. خوای تعالی فەرمێ إنا أنزلناه في ليلة القدر کەواتە لە شەوی قەدر و بە نرخ و بەڕێز ئێمە قورئانمان داگرت. هەر کەسێک ئەو شەوانە زیندوو بکاتەوە بە قەدر و حورمەتە بێ لای خوای تعالی. پیرۆزی ئەم شەوانە خوای تعالی فەرمێ ليلة القدر خير من 1000 شهر. يعني تۆ ئەم شەوە زیندوو بکەیتەوە لە بەرامبەر 83 ساڵ و 4 مانگەکە. ئومەتانی پێش ئێمە هەمویان تەمەنیان درێژ بووە، تەمەنیان زۆر بووە، عیبادەتی زۆریان کردووە. بەڵام لەبەر ئەوەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم تەمەنیان لە نێوان 6 بۆ 7 خوای تعالی ئەم خێر و بەرەکەتی بۆ ئێمەدانا یەک شەوێکە لە بەرامبەر 83 ساڵ و 4 مانگەکات. لەسەرەوەی کە هەندێک باس هەیە بۆ نمونە شەویشی ئارامە بێت چۆنە بە سێزانرێکە ئەو شەو لیلەت القەدر بێ یاخود کە ڕۆژ هەڵدێ خۆر هەڵدێت چۆن تەماشا دەکرێت. هەر ئەگەر بگەڕێنەوە بۆ سوورەتی قەدر کە 5 ئاەتە خوای تعالی فەرمێ سەلام هي حتى مطلع الفجر کەواتە ئەو شەوە شەویشی ئارامە. زانانە فەرمونون نە زۆر ساردە نە زۆر گەرمە بەڵکو شەوێکە هێمنە ئارامە هەست بە خۆشیەکەکەی چونکە فریشتەیە زۆر دابەزێتە سەر زەوی. تەنانەت ابن القیم ڕەحمەتی خوای گەورە لێ بێ دەفەرمێ بە ئەندازەی بەردی سەر زەوی زیخی سەر زەوی فریشتە دابەزێ لەگەڵ جوبرائیل دابەزێت. ئەمە نیشانەیەکی نیشانەیەتر لە فەرموودا هاتووە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام دەمە و بەیانی کاتێک خۆر هەڵدێت تیشکی نامێنێت، یان وەکو مانگێکی لێ دێت چۆن لەسەر مانگ تیشکی نییە. ئەوە گەورەترین بڵێن نیشانەیە و علامەتە بۆی بزانی شەویش قەدرە. زۆرترین نزاش لەم شەوانە یا قبوڵەک بێ. بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان دایکە عایشە فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەگەر گەیشتم بە شەوی قەدر چی دوعایە زۆر بکەم؟ فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. کەواتە مسلمانان ئەم دوعایە زۆر دووبارەکەنەوە بۆ چونکە خوای گەورە عفو لێبوردەیە. کەواتە ئەی مسلمان تۆش لێبوردە بە دایمە عفوی بەرامبەرەکەت کە. ئەم شەوانە بۆیە ئەمە زۆر دووباراکرێتەوە. حکمەتەکەی ئەوەیە کە ئێمەش خوای گەورە لێمان خۆش بێ ئێمەش لێبوردە بین ئینشاءالله. سەلامەتانکە خوای گەورە ئەجر بداتەوە. ڕاستەخۆ لەگەڵ وای گۆڵەوی گەویستی موتەی مامۆسایانی ئاینی بوو یعنی لەم